سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و پڕ لە شادیان، بەیانێکی جیاوازە هەولێر تەموو مژدای پۆشیوە بۆ هیوایی کە ژیانتان پڕ بێ لە شادی و پڕ بێ لە خۆشی و لە سەلامەتی. بەیانی باش هەکارانیت باش. سڵاوتانە بێ عزیزان، خۆشحاڵین ئەم بەیانش لەگەڵتانین. دەرفەتمان هەیە ڕۆژێکی نوێ بژین، بە هیوام ئەمڕۆ بکەینە ڕۆژی لێبوردن، ڕۆژی خۆشەویستی و ڕۆژی متمانەبوون بە یەکتری. ئەمڕۆ لە بەیانی 24 دوو تەوەری سەرەکیمان هەیە. تەوەرێکیان دەکەوێتە سلێمانی کە ستۆدیۆ کراوەیە، تەوەرێکی دیکەمان تەوەری ئەدەبی جان دۆستە. با سەرەتا ناونیشانی بابەتەکانمان ببینین. لە هەولێر فستیڤاڵی کریسمس بۆ یەکەم جارە لە پێشەنگای نێودوڵەتی هەولێر بەڕێوە دەچێت. زیاتر لە 60 کۆشکی خواردن و کەلوپەل بۆ هاوڵاتیان دانراوە. لە دیاربەکر بەرتاشێک 40 ساڵە دەست و پەنجەکانی لەگەڵ بەرد نەرم دەکات و کاری هونەری سەرنجڕاکێشیان لێ دەتاشێت. و سروشت سوود و کاریگەری باشی بۆ مرۆڤ هەیە. هەر لە کۆنەوە مرۆڤ توانیوێتی دەستڕەنگی لێنە ناو سروشت بنەخشێنێ بە پیشەی خەمگەری. دەستپێکی بابەتەکانمان باس لە ڕێکخستنەوەی کاری میدیایی دەکات بەهۆی سۆشیال میدیا و پلاتفۆرمەکانیەوە. ڕەنگە ئەکاون پیجی جیاواز هەیە، کاری میدیایی تۆزێک پەرش و بڵاوی پێوە دیارە، هەر کەسێک بۆ خۆی ڕۆژنامەنووسێک و میدیایەکی تایبەت بەخۆی هەیە. بۆی حکوومەت یاریمی کوردستان بڕیاریدا کارکردن بە ڕێنمایی ژمارە 1 وەزارەتی ڕۆشنبیری تایبەت بە ڕێکخستنی کاری میدیایی لە هەرێمی کوردستان ڕابگرێت. لێژنەیەکیش بۆ هەموارکردنەوەی ڕێنماییەکان یان دەرکردنی ڕێنمایی تازە پێکهێنراوە. جا ڕۆژنامەنووسان ڕای دەگەێنن کە بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بۆ فراوانکردنی ئازادی کاری ڕاگەیاندن گرنگە و نەقیبی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش داوا ئەکات کە پێداچوونەوە بە ڕێنماییەکان بکرێتەوە. لێرە بە دوای ڕاستیدا دەگەڕێن و دەیگەێنن. ڕێنمایی ژمارەیەکی وەزارەتی ڕۆشنبیری تایبەت با کاری میدیایی بربەستی بەردەم کارکردنیان بوو. هەڵوەشانەوەی دەستیان کراوە دەکات. دیار سەرنووسەر لە میدیا ئەلکترۆنیەکانە، دەیەوێت ڕێنماییە نوێیەکان لەگەڵ پێشکەوتنی میدیایی بگونجێنن. لەلایەک میدیاکاران دەستکراوە بکات و لەلایەکیش پابەندیان بکات بە یاساکان. سەرتاوا دەردەکەوت تەنیا بۆ فریکوێنسەکان بوو، بەڵام پێم وایە زۆر مۆفەق نەبوو و پێم وایە ئێمە پێویستیمان بۆیە ڕێنمایەکە بە شێوەیەکی ڕێکتر و شاملتر، یعنی گشتگیرتر دەربچێت، هەر تەنیا رادیۆ و تەلەڤیزیۆن نەگرێتەوە بەڵکو هەموو بوارەکان. بەڵام ڕۆژنامەنووسانیش ڕۆڵیان هەبێت لە داڕشتنی ڕێنمایەکە. حکوومەتی هەرێمی کوردستان دوای ڕاگررتنی ڕێنماییەکانی ژمارەیەکی وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەکی پێکەناوە کە لە 3 ئەندام پێکاتووە. لیژنەکە لە وەزارەتی ناوخۆ و لە ئەنجومەنی وەزیران و لە وەزارەتی ڕۆشنبیری پێکاتووە. ئەرکیان ڕێخستنەوە یان ڕێنمایی نوێیە بۆ کاری میدیایی لە هەرێمی کوردستان. ڕاگررتنی ڕێنماییەکان لەلایەن سەندیکای ڕۆژنامەنووسان پێشوازی لێکرا. ئەوانیش تێبینیان لەسەر ڕێنماییەکان هەبوو. داوا دەکەن ڕێخستنەوەکە بە هەماهەنگی بێت. دەیانەوێت ڕێنمایی نوێ جگە لە میدیای بینرا و بیسترا و نووسرا و میدیای ئەلکترۆنیش لە ڕێنماییەکان جێگەی بکرێتەوە. پێشتر ئێمە پلانێکمان هەبوو، یعنی خاریتەی تەرەقیە پلان ڕێگامان هەبوودا بمانە پەرلەمان هاوکارمان بن بۆی بتوانین لە داهاتوودا کاتێ پەرلەمان کارا بوو ئەم پلان ڕێگای ئەکتیڤ بکرێتەوە. ڕێنمایی قەت جگەی قانون ناگرێتەوە. بەڕای من دەبێت پەنا بین بە قانون و ئەم بنیە قانونێکە هەمانە هەمووی بکرێ بە پاکێجێک بە تابەتی میدیا ئەلکترۆنیکی بێتە سەر. بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کارکردن بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 تایبەت بە کاری میدیایی لە هەرێمی کوردستان ڕاگیرا کە ڕێنماییەکان تێبینی ژمارەیەک زۆر لە ڕۆژنامەنووسان و دەستگا و ڕێکخراوەکانی لەسەر بوو. ڕۆژنامەنووسان بڕیارەکەی ئەنجومەنی وەزیران بە گرنگ دەزانن کە دەرفەت دەدات بە فراوانکردنی ئازادی بیرڕا لە هەرێمی کوردستان. وەشمە ساڵق کوردستان 24 هەولێر.
هەولێر وەکو پایتەختی هەرێمی کوردستان هەمیشە لە هەموو بۆنە و ئەو یادانەی کە گرنگن کللتورین نەتەوەیین و جیهانین پێشەنگە لە ناوچەکە وە لە کوردستانی گەورە جا ئەم جاریش هەولێر شێوازێکی دیکەی لە ئەو با بڵێن دەست پێشخەریە ئەو جوان ڕازاندنەوەی ئەنجامداوە ئەوش ئەوەیە کە لە هەولێر فستیڤاڵی کریسمس بۆ یەکەم جارە لە پێشنگای نێودوڵەتی هەولێر بەڕێوەچێت زیاتر لە 60 کۆشکی خواردن و خواردنەوە و کەلوپەل بۆ هاوڵاتیان لەوێدانراوە هاوڵاتێکی زۆر سەردانی فستیڤالەکە دەکەن و دەڵێن دڵخۆشین بەم جۆرە فستیڤالە ساڵانی ڕابردوو لە هەولێر سۆڤان لە شوێنی دیکە دەکراوە بەڵام ئەم جارە بۆ ئەوی زۆرترین خەڵک بتوانێت تێدا بەشداری بکە گواستراوەتە بۆ هۆڵێک کە پێشانگای نێودوڵەتی کتێبی لێ دەکرێتەوە و پێشانگە ئۆتۆمبیلی لێ دەکرێتەوە لەم شوێنە دەکرێت شوێنێکی فراوانە ئێمەش بە راپۆرتێک ئامادەکاریان تیا کردووە هاوکارانمان کە بینەرانمان چێژی لێ ببینن فستیڤاڵی کریسمسە لە هەولێر بە بۆنەی نزیکبوونەوە لە ساڵی نوێ بۆ یەکەم جارە ئەم فستیڤاڵە لە پێشەنگای نێودوڵەتی هەولێر دەکرێت هاوڵاتیانیش بە گروتینێکی زۆرەوە هاتوونەتە ئێرە و دڵخۆشن کە لە ساڵی نوێ نزیک دەبنەوە و شەوەکانیان لێرە بەسەر دەبن سەراحەتەن زۆر خۆشە یەکەم جارە ئاها جێ وەکو ئێرە ئەبینین یەکەم جارە لە هەولێر شتێوا دەکرێت بەجددی زۆر جوانە زۆر خۆشە عائیلیە طبعاً ئەوەی خۆشە هەموو شتێکی لێیە مناڵ و ئەو شتانە زۆر ئاکتیڤیتی و شتیان هەیە قلیم کوردستان سپاسی حکوومەتی یاریمی کوردستانەکەین بۆ ئەم کەشە جوانەی کە ڕەخساندوێتی بەڕاستی خەڵکی ئێرە زۆر خەڵکێکی باشن ئەجوا حلوە جیاوازیەکە شوێنێکی زۆر جوانیان هەڵبژارد کە پارکی سامیە شوێنێکی زۆر گەورە و خۆشە بەڕاستی دەستخۆشییان لێکین لێرەوە بۆ ئەم تەرتیباتە جوانانە و هیوادارین هەموو ساڵێک ئەم شتە دووبارە بێتەوە لە فستیڤالەکەدا زیاتر لە 60 کۆشکی خواردن و خواردنەوە و بازار و کەلوپەل بۆ هاوڵاتیان دانراوە لەگەڵیشیدا شاوانە ئاهەنگ و کۆنسێرتی گۆرانی و میوزیک ساز دەکرێت بەڕێوبەری کارگێڕی پێشەنگای نێودوڵەتی هەولێریش دەڵێت بیرۆکەی ئەم فستیڤاڵەمان لە وڵاتانی بیانیەوە وەرگرتووە ئەف بیرروکە شندێ هاتیە مەژیڤایە وەکی هەمی وڵاتێ دنیایê بازارê کریسمسê li Hevlêra paytext saz bikin ji bo hindێk û ailêt me malbatêt me zarokêt me li vê pişûyê bêhne vê re seredanê bikin wextekê xweş derbas bikin فستیڤالەکە ڕۆژانە لە کاتژمێر 6 ئێوارە بۆ 12 شەو کراوە دەبێت و بڕیارە تاوەکو سیوێکی 12 بەردەوام بێت و هاوڵاتی و گەشتیارێکی زۆریش سەردانی بکات. ئەم فستیڤاڵی کریسمسە تەنیا لەو وڵاتانە ئەنجام دەدرێت کە ئەمنیەت و ئاسایشێکی بەهێزتیاندا بەرقەرارە. هەرێمی کوردستانی بەهۆی ئەمنیەت و ئاسایشەکەیەوە توانراوە ئەم جۆرە فستیڤاڵ و بازاڕانەی تێدا بکرێتەوە و هاوڵاتێکی زۆریش بە دڵخۆشیەوە سەردانی بکات. ئازر فاروق، کوردستان 24 هەولێر. ڕۆژ بە ڕۆژ کاتژمێر دوای کاتژمێر لە ساڵی تازە نزیک دەبینەوە بۆ لە زۆربەی وڵاتان خەریکی ئامادەکاری لە سەرەتای مانگی دیسەمبەرەوە خەریک دەبن با کڕینی دیاری و ئامادەکاری دەکەن بۆ ساڵی نوێ. بەڵێ جا ئەمە چێژ و تامێکی تایبەتی هەیە بەڵام ئەم ساڵ بەهۆی بارودۆخی یابووری جیاوازترەوە لە ساڵانی ڕابردوو لە سوید دۆخەکە جیاوازترە بەهۆی بوونی مافیاکان ژیان سەختتر و ئاڵۆزتر بووە. کارکردن تەنیا سەرچاوی ژیانی ئابووری هاووڵاتیان. ئێستا بەهۆی بارودۆخی خراپی ئابووریەوە زۆر کەس هەیە زیاتر لە یەک کار دەکات. بەڵام مافیاکان زۆر بوون و کاریان پەیداکردنی پارەیە بە ڕێگەیەکی نایاسایی ئەوەی پێی دەگوترێت پارەی ڕەش کە لەسەر ئابووری سوید کاریگەری نەرێنیان داناوە. مافیاوان ساڵین داوی و ساڵین داوی دبێژن 10-15 ساڵێک و بڕاستی سوێدێ خورد بووی جیگرتیە و لەسەر ئابووریە سوێدێ باندۆرێکی مەزن دکە
بالتایبەت پەرێن ڕەش سپیکرێن و وەک تشتێن مادەیەن هشبارە. لە پاڵ چەند هۆکارێکی تر لەوانە گرانی سوتەمەنی کە لەسەر هەموو جومگەکانی بازار کاریگەری داناوە. گروپە مافیاکانی سویدیش بۆ خراپترکردنی ئابووری خەڵک یەک لە هۆکارە سەرەکیەکان بوون. لەبەرەوەی کە پوڵێکی یەکجار زۆری ڕەش بەدەست مافیاکانەوەیە و ئەوانیش ماڵیاتی لێنادن و بۆ ئەوانیش سەختە کە بێنە نێو دنیای کارە و واتە کاری سپی بۆیە بەو شێوەیە ئەوش تەئسیری زۆری داناوە لەسەر ئابووری ئەو وڵاتە. بەرزی هەڵاوسان و زیادبوونی سوودی قەرزی بانکیش هۆکارێکی دیکەیەکە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی هاوڵاتیان داناوە. لێکۆڵینەوەکان لە ساڵی 2023 دەریان خستووە لە 0.8 کڕین و فرۆشتن دابەزیوە و پێشبینیش دەکرێت بۆ ساڵی 2024 0.5 بەرهەمی ناوخۆییش لاواز ببێت. لەگەڵەوەی کە قەرەباڵغیەکی زۆر لە نێو بازاردا هەیە بەڵام گوشاری ئابووری خەڵکی هەراسان کردووە. خەڵک کە دێنە نێو بازار دەستیان لە گیفانیان دەرناهێنن تا بە کەمترین خەرجی بگەڕێنەوە ماڵەکانیان. ئاوارە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. ئەزانی هاکار کاتێککە باسی فستیڤاڵەکەین یاخود باسی میوزیکەکەین فستیڤاڵێکی میوزیکی ئەنجام بدرێت یەکسەر بیرمان بۆ لایەوە ئەچێت کە ئەبێ کۆنسرتەکە لە هۆڵێکی گەورە ئەنجام بدرێت و وەک باسم کرد ئەمە مەرجنیە بەو شێوەیە بێت هەندێک جاریش بە جیاوازی ئەنجام بدرێت. بێگومان جا پێشانگایەکی لە دوای ڕۆژی پێشانگایەک شێوەکاری کە تایبەت بوو بە هونەرمەندی شێوەکار نامیق عەلی قادر و هونەرمەند ئامانجغازی بە خۆی و بە چەلۆکەی چوە ناو پێشەنگاکە و چەندین پارچە میوزیکی پێشکەشی ئامادەبوانی پێشەنگاکە کرد. بەم جۆرەش میوزیک و شێوەکاری تێکەڵکێشێکی زۆر جوانیان دروست کرد. ڕنگدانەوەی موزیک لەو تابلویانەدا تۆزێک ئەتوانم بڵێم زیاتر دەبێ ڕۆبچێتە ناو تابلۆکانەوە ینی لەگەڵیدا دیالۆگێک دروستکە. من پێشم وایە بەڕاستی کاتی خۆش شتێکم لەسەر تابلۆ توانم بڵێم موزیک و شێوەکاری نووسیوە. هەندێک بابەتی فڵچە هەیە کە دایەگری لەسەر تابلۆیەکدا وەکو ئەو ڕنگانە ئەو ڕنگدانەوێ لە مۆزیکدا هارمۆنیەکی زۆر جوان هەیە. هارمۆنی کە ئەنی کۆمەڵێک دەنگ ئاوێتەی گۆرانێک دەکەی ئەو هارمۆنیە ئەو دەنگای ئەو ڕنگانە ئێستا لێرێن هەمان ئەو هارمۆنیەن کە لە نێو مۆزیکدا ڕنگدانەوە هەیە. لەبەرەوە بابەتەکان زۆر بەیەکەوە نزیکن بەداخەوە تا ئێستا ئێمە لە ناو هونەری کوردیدا ئاوێتێکی ئەو تۆ نێوان هەر سێ هونەرەکان نییە. بەڕاستی ئەوەی سەرنجی ڕاکێشم ئەوە بوو کە هونەری شێوەکاری و لەگەڵ مۆسیقا تێکەڵ بەیەک بکرێت شتێکی زۆر سەرنج ڕاکێش بوو بەلامەوە زۆر زۆر تایبەت بوو چونکە یەکەم جارە شتێکی وا ببینم لە زۆربەی گەلەریەکان کە دەبینم تەنها ئەو مۆسیقارانە دێن مۆسیقای خۆیان دەژەن و یەکسەر دەڕۆن بەڵام ئەمەی من بینیم زۆر جوان بوو تێکەڵەیەک بوو لەگەڵ تابلۆ و لەگەڵ مۆسیقا لە بەرامبەر یەکدا شتێکی زۆر زۆر تایبەت بوو بەڕای من.
بەڵێ لەگەڵ بەڵێکەی من و هاتینەوە باسی خواردنە بە کەشی سارد بە تایبەت بە زستانە خواردن تاموچێژی زۆر زۆر زیاترە ینی کاتێک کە خواردنێک ئامادە دەکرێت هەڵمی لەسەر هەڵدەستی بە تایبەت خواردنە کوردەواریەکان چێژێکی بێوێنەی هەیە بەجددی دەستاوت باشە؟ من چێشتم زۆر خۆشە دەست خۆش ناشکری خۆم بەتحی خۆم کەم خۆزگەوانی کە چشتی منیان خواردووە بیان تا خۆیان لێرە بوو نامەتحیان کردە بەڵام بەجددی بەگشتی خواردن چ لە زستان چ لە هاوین خواردنی خۆش هەر خۆشە جاتەوەری ئەمڕۆی بانی 24 لە ستودیۆی سلێمانی کە بەڕێوەچێت هاوکارمان دالیا کەمال لەگەڵمانە بێت باسی خواردنە کوردەواریەکانەکات هۆکاری ئەوەش باسەکات کە بۆچی هاوڵاتیان حەز بە خواردنی خواردنە کوردەواریەکانەکەن جا بابزانین خواستی هاوڵاتیان بۆ خواردنە کوردەواریەکان زیادی کردووە چۆنە هاوکارمان دالیاوە تا ئێستا لەگەڵمانە و بەیانیت باش بەیانێکی جوانت بۆ خوازیین دالیا هەم بۆ خۆت و هەم بۆ میوانەکانت دێینە لای تۆ بینەرانمان ئەسپێرینە دەست و بابزانین چیت بۆ ئامادە کردوون بانی ئێوە باش سۆڤان من شایەتیەوە وایەم کە ئیشی دەست و کارەکانی تۆش زۆر زۆر خۆشە بە تایبەتی ها کاراتۆ بۆ ماڵ ئێمە خواردنی بۆ ئامادە کردوین خواردنەکانی زۆر زۆر خۆشە جا لەو چوارچێوەیەشا دیارە بە تایبەتی کاتێک کەشەکە بارانە بێ خوازە سەر خواردنە کوردەواریەکانیان خواردنە گەرمەکان زیاتر دەبێت وەکو کفتە شفتە کۆمەڵی بابەتی دیکە هەیە کە زۆر کوردەوارین ئەمڕۆژ میوانداری کۆمەڵێ خانمی دەستڕەنگینی شاری سلەیمانیمان کردو لەگەڵەوەی لە زەمانێکی کەمدا کاریان کردو بەڵام توانیوانە جێدەستی خۆیان دەرکۆن ئەو خاتونانە منەمەوێ خۆیان بناسێن یەکێک لەوانە خاتۆ ڕۆمایە بەخێر بێن خاتو ژیلیا خاتو ئەستێراریەکێتان بەخێر بێن ئەگەر باسی ماوەی کارکردنەکەتانمان بۆ بکەن زۆر سپاس بۆم دەرفەت و میوانداریە وەڵام ماوەیەکی کەمە دەستمان بەم کارە کردووە ئێمە چوار پورزین خولیا و حەزمان بۆ کارەکەمان وای کردووە دەنگدانەیەکی باشمان هەبێت و خواست لەسەر خواردنەکانمان هەبێت باشە ماوەیەکی کەمیشە کارەکەن بەشداریتان لەو پێشنگیانە کە کردووە بە تایبەتی کە لە شاری سلەیمانی ئەکرێتەوە تا چەند داستان کردووە هاوڵاتیان خواستیان لەسەر خواردنە کوردەواریەکانە بە شێوەیەکی گشتی دەبین لە ناو پێشنگاکانە چەندین بەرهەم و خواردنی دیکە شێ بەڵام تا چەندە خوازە سەم خواردنانەیە وڵی خواستێکی زۆر هەیە اینجا لە ڕوویەوە گرنگی بە خواردنەکانمان ئەین پاک و خاوێنی و دیزاینەکەیە لەسەر ئەوە خەڵک زیاترە حەزیەتێتە پاک و خاوێنی و ڕۆمانتەیەکەن باشە هاتو ژیلیا بۆمان باسکە ئێوەکو گروپێک کە هەمووتان پورزای یەکترین زیاتر چی دروستەکەن؟ وڵاوی تر بە پێی تەڵەباتی خەڵکە لە پێیجەکەمانەوە خەڵک داوای چی بکایتر یاپراغ بێک و ببێت زیاتر داوای شیرینی ئەکەن باشە سەرپێ کەشەکە کەشێکی باراناویە سارد دەرە شاری سلەیمانی ئەو خواردنە کوردەواریانەی کە زیاتر خواسی لەسرە بە تایبەتی خواردنە گەرمەکان زیاتر چین کفتە و ترخێنە و سەروپێ ئەمڕۆ بەشێکیشتانێ ناو بڵێ زۆر باشە خاتو ئەستێرە تۆش بەخێر بێت ئەگەر بینە سەر ئەوەی کە بۆ منە ماوەیەکی کەمە کارەکەن بەڵام چۆن دەستان پێکرد چۆن ئەمەتان کردە ئامانجێ بۆ کارکردنی خۆتان ئێمە یان بیرۆکەکەتان لە چیەوە بۆ هات بیرۆکە ئێمە حەزمان زۆر لە خواردن دروستکردنەوە بە هایلەیش زۆرمان حەز لێتی بە ئەمەشمان لە دایک منەنگمانەوە بۆ ماوەتەوە ئێمەش زیاتر بۆ خواردن یعنی هەموو کات خواردن پێویستە زیاتر لەسەر ئەوە ڕێکەوتی باشە زیاتر لە کێ وەرتانگەری بۆ منە دایکتان ئەو کەسانی کە لە ناو خێزانەکەتان کەوت دەستڕەنگینە کێ بوون زیاتر دایکمان دایکتان باشە وا فێریان کردن کە بە چێژ و خواردنەکان حازرکەین و گرنگیان پێبین باشە ئەو کەرەستانەی کە کوردەوارین زیاتر بەکاریانن چین زیاتر گەنمە باشە ترخێنەیە کە هەر خۆمان دروستیەکەین شتە کوردەوارە ژیلیا شتێکمان پیشان بە بینەرانیش ببینن بە تایبەتی کفتەتان پێ بوو من خۆم زۆرم حەز لە کفتەیە کە لە پێشنگاکە شابوون وابزانم کفتەکەتان زۆر زۆر تەڵەوی لەسەر بۆ خواسی لەسەر زۆر زۆر تەنانەت ڕۆژی دوایش خەڵکە هاتویانت کفتەتان پێ نییە ئێمە 6 ڕۆژ بوو خواردنەکانمان زۆر دووبارە نەئەکردەوە لە پێشانگاکە باشە حەزمانەکرە ڕۆژ و شتێک بەرین باشە
بۆ نمونە کاتێک کە باسی خواردنە کوردەواریەکانە کرێ زیاتر هەست دەکەی ئەو کەسانەی کە تەمەنێکیانەیە حەزیان لێە بۆ ئێوە چۆن بوو لە پێشنگاکە کامان بینی زیاتر ئەوانش کە ئاهاتن گەنج بوون خواردنە کوردەواریەکان بۆ ئەوان لای ئەوان خاصی لەسەر بوو تایبەتی گەنمونۆکەکە ینی ڕۆژێ برمان یەکەم ڕۆژ برمان دوم ڕۆژ هیچ نەمان بر داوایانە کردەوە هەتا حوتەم ڕۆژ هەر برمان زۆر باشە بابێنە سەرەوەی کە بۆ نمونە ئەم خواردنە کوردەواریانە یعنی بۆ نمونە سێر بکەین سوودیشی هەیە یعنی بەشێک لە خواردنەکانی دیکەس دەکەی ئەو جۆرە نییە بەڵام خواردنە کوردەواریەکان سوودیە ئەو سوودە چیە زیاد کە خواردنە کوردەواریەکان خواردنە کورد جارە بۆ زستانان تووشی پەتا ئەبییت و کە ئەو خواردنا خۆیت تر هەستەگەی ها قوڕگ و گوێ خۆشمان پەتامان گرتووە باشە یعنی بۆ نمونە ئێستا کاتێک کە سرمایە کێگەڵێ کفتێ بخۆ یان گەرمە کوترا بخۆ یان چەندین شتی دیکە هەیە زۆر کوردەواریە و زۆر سوودیشی هەیە بەڵێ وڵای ئێستا بۆ نمونە ترخێنە ئەویا بە دەردی پێشینان و تویانە حەو دەردەبا ڕاستە ترخێنە زۆر زۆریشی داواکار هەیە لە پەیجەکەوانێ هەم بۆ فیستیڤاڵەکەش ینی پێمان بوو 2 ڕۆژ بردمان ڕۆژەکانی تریش داوایانە کردوانێ 2 ڕۆژی تریش گەنمونۆکمان پێبوو یەکەم ڕۆژ نەکات و تێ بە مەنجەڵۆ بمەیتێ بچم بۆ خەڵکمان هێناوە هەر بردی زۆر زۆری بەدڵ بوو من کە ئەم بینی پیاوانیش کە هاتن ناو بەشنگەکەی بە تایبەتی ئەوانەی کە تەمەنێکیان هەبوو ئاهاتن دانیشت و قسان لەگەڵاکردنەوە خواردنە چۆن دروست دەکەن و بە تایبەتی کە ئێوە ئەبینم گەنجیشن یعنی ئەم خواردنانە دروست دەکەن لەوانەیە بۆ ئەوە بۆ من جگەی دەستخۆشی بێکان زۆر سپاس بەم گەنجی و گرنگی بە خواردنە کوردەواریەکانیان هەر بە عیلەی حەزمان لە خواردن دروستکردنە من هەر حەزێکی مناڵی مە خواردن دروستکردن ئیتر بۆ نمونە شتێک ئەبینم لە یوتیوب بێ لە دایکمەوە بێ لە کەسێکەوە بێت یەکسەر لە ماڵەوە دروستی ئەەکەمەوانێ باشە زۆر حەزم لە خواردن دروستکردنە باشە پێکاتەکانیان زیاتر چییە بۆ نمونە هەرێکیان شتێکی جیاوازە پێکاتانەی هەیە ئەبێت لە وەرزێک وشیکەیتەوە بۆ وەرزێکی دیکە یان دروستیکەی بۆ وەرزێکی دیکە ئەومان بۆ باسکەم وڵای ئێستا ترخێنەکە شلمە ئەبێ وشکیکەیتەوە ئەبێ وشکیکەیتەوانێ ئیتر زستانان بەکاری بێنی بێت لە گەرمە زۆر گەرما وشکیکەیتەوانێ لە زستانە بەکاری بێنیت باشە پێکاتەکانی چین بۆ ناگەر کەسێک بێ دروستی کا چی پێڵێ وڵای ئەم باشتر ئەزانێت پێکاتەکانی تەڕەسازە هەڵوژەیە توێکڵی کاڵەکە فاسۆلیایە لەگەڵ نیسک و لەگەڵ ماش باشە چۆن دروست دەکرێ ئەومان بۆ باسکەم گیان بۆ ناگەر کەسێک خانمێک لە ماڵەوە گوێی لەمان بێ پاسوودی لێوەگرێ فاسۆلیا و نیسکەکە جوان ئەکوڵێنیت ئیتر ئەگەر شەو لە ئاویکەی باشترە جوان ئەی کوڵێنی تقریبی نی ساعاتێ بکڵێ دوای ترخێنەکە لە ئاو کرد بێ پێشتر دوای ترخێنەکەشی تێ ئەەکەی نی ساعاتێکتر سەری ئەخەیتەوانێ و ئەرکیشی زۆرە نەوەڵا زۆر ئەرکی نییە باشە ئەتوانی بۆ چەندین وەرزی دی شەڵێگری بەخوا لە زستانە ناخۆشە هەستەکەی گەرم دەکاتەوە کە ئەی خۆیت زۆر باشە خات و ڕۆما باس لەوە کرد کە ئێوە هەرێکێکیشتان ئەرکێکی تایبەتی لەسەرە و بەڵام بۆ نەوک و کۆمەڵی خانم ئەم کاراکەن بۆم باسکارەکانی ترتان چییە؟ یان ئەو قورسایی کە لەسەرتانە هەڵتان گرت و دواتریش لە پەنا پێیجێکی جوان بەڕێوە بن بۆ خواردنە کوردەواریەکان بەڵێ خۆم دوو مناڵی وردم هەیە هەم ساڵ تەخەڕوجم کردوە ئەوەی تەخەڕوجمدا مەزران نەبووتمان بە دەست بکەین بە کاری خۆمان و کاتەکانمان بە خواردنەوە بەڕێ بکەن یان بۆ منە سەرچاوێک بۆ لایانی ئابووری خۆتان باشە تا چەند دەگرنگە بۆ منە زۆر جار هەیە منەڵم وەکو گەنجێک با هەر سەرچاوێکی ئابووری خۆم بۆ منە دابین بکەم بەڵام تا چەندە گرنگە بزانی ئەو شێکەیەکەی تا چەندە پارێزگایی لە بۆ منە فۆلکلۆر ڕەسەنایەتی خۆتەکە بۆ منەوە دەستان ناوەتە ئیشێک زۆر ڕەسەنایەتی پێوە دیارە بەڵێ وڵی گرنگە ژی لێ تۆ قسەم بۆ بکە تۆ ببە بە نوێنەری ئەوانیش باشە تا چەندە گرنگە بە تایبەتی بۆ منە بەشێکی زۆر لە گەنجان لە خانمان کە ئەبینی ئیشەکەن لە پەنا ئیشێک و ئیشێکی تریشەکەن بە تایبەتی لە ماڵەوە هەوڵێن ئەو کاتێک کە هەیەە ئەو بۆشایی کە هەیەە بە ئیشە پڕێکەنەوە تا چەندە گرنگە بەوە شاریەوە و ئیشاڵ بژێرین زۆر گرنگە ئەنجاکە خولیایەکت هەبێ حەزێکت هەبێت لە خۆتا ئەها
ئێستا من بۆ نمونە لە مناڵێوانێ هەر حەزم لە خواردن دروستکردن بووە ئیتر کە هەر چوارمان کۆ بووینەوە وتمان باش شتێکی وا بکەین لەو فیستیڤاڵەش هەچی ئەهات یەکەم ڕۆژ خواردنی بخواردە ڕۆژەکانی تریش ئاهاتەوانێ ئەم ئیشەمان لە خۆمانە دۆزیێوانەی تر زۆریش گرینگە بەخۆی لاتۆ ئەبێ هەموو تاکێک ئیش بکات بە تاکیت بەڵێ بۆ منە جاران ئەگەر ئێمە بیرمان بێت دایکمان یان ننکمان کە لە ماڵەوە بوو شتیانە چنی بە دیار تەلەڤیزۆنە دانیشتن کڵاو یان دەستکێژیان هەر شتێک بواە لە بەردەستیانە پێداویستەکانی ماڵە بەنمونە ئەم شتێک لە بەردەست ئێمەیە ئەمە شەر چندراوە ئەمە شەر خاتونێ کردوێتی کە لێرە خۆش بێت باشە یعنی بۆ نمونە ئێستا وای لێ هاتووە یعنی ئەم ئیشانە کەم بۆتەوانێ یان بۆ منە دەستە بژێریکین کۆمەڵی خەڵکەی کات وایە کاتە یعنی ئەم ئیشانەی ئێمەش ئەمان جوانە بۆ ئەو خانمانە کەی هێنین ئەو شتیان پیشان بین ببێتە نمونەیەک بۆ خانمی دیکە کە چۆن کار بکات لە هەموو دنیا شتی فۆلکلۆری ئەبێت هەر بمێنێت بەڕای من هەر شتی فۆلکلۆری و قەدیمی زۆر جوانە دەستوری قەدیم زۆر جوانە خواردنەکانیان زۆر جوانە بەڕای من هەر ئەبێت بەردەوام بێت داوا لەو خانمانە ئەەکەم کە هەر بەردەوام بن بە دەستوری قەدیم باشە ئێوە نمونەتان هەبوو بۆ نمونە خانمێک هەبوو بێت و ویستوتانیان سێرتان کردووە سەری پێیجەکەیتان کرد بێت و چاوتان لێ کرد بێت ببێتە نمونە بۆ ئێوە ناوەڵە هەر یعنی لە پڕیش ئەوی نەمان بۆ هات لە ماڵە زۆر خواردن و شیرینی و کولیچە و ترکە ڕست مشتمانە گرت و شەوە کۆبووینەوانە ماڵمان لێکترێ و نزیکە وتمان بۆ چی شتێکی وانەکەین ئیتر شتی ئەم ڕۆژەش بەخوامی بە پەیجە جارێ پەیجەکماندانە وتمان بزانین خەڵک داوای شتەکات تەڵەبی زۆر بوو بەڵێ کولیچە جارە خەڵک یەکەم جار لە کولیچۆ دەستمان پێ کرد کولیچە بە خورما بەڵێ بە خورما و بە گوێز باشە لە ڕێی ئابووریەوە ینی هەستان کرد ئەم بیرۆکەیە سوودی بێەوە گەیاندووە بەڵێ بێگومان زۆر بەڵێ مشتری زۆر باشیشمانێ لە پەیجەکانیشمانەوە زۆر داوا ئەکەن سپاس بۆخوا گەنمە کوتراو چۆن دروست دەکرێ یان بۆ منە ئەوەشە لەسەر ڕێنمایی دایکتان وەرتان گرتووە بەڵێ وڵای تر گەنمەکە ئەبێت بکڵێنی جوان بیکڵێنی دوای ئەوە نۆکیشی بەجیا بۆ بکڵێنیت ئەگەر ئا لای بە یەک تۆس پیشانمان بە باشە گەنمەکە جوانە کوڵێنی دوای ئەوەش نۆکی بۆ ئەکوڵێنی ئەنجا دوای گەنم و نۆکەکە دوای گەنمونۆکەکە تێکەڵەکەیت پیازوڕۆن و جاتری جوان بۆ سوور ئەەکەیتەوانێ و بە سەریا ئەەکەیت باش ئەم خواردنانە یان بۆ نمونە ساڵی لە پارێزگای سلێمانی بە جۆرە دروستەکرێت بە پێی پارێزەکان جیاوازی هەیە وڵای ئەمەر بە دەستوری سلێمانی ئەیکەین هەستت کردووە لە هەولێر دووەک جۆرێکی دیکە بێ وڵی نازانم بەس ئێمە چونکە هەر بە دەستوری سلێمانی ئەیکەین لە هەولێروانە نەم خواردووە بەس وا بزانم خەڵکی هەولێر ترخێنە بە ئینۆلێنن چۆنەر بەڵێ و گۆشتەوە لێنین بەس ئێستا لە فستیڤالەکە ئێمە تەجروبەیەکی زۆر باش بوو بۆ ئێمە زۆر شتی لێوە فێر بووین خەڵک ئەها دیاپراغمان پێ بوو ئەوت گۆشتی تایە گۆشتی تیا بێ نایبێن ڕاستە بەڵێ بۆنی گۆشتی لێ بێ نایبێتی یاپراخی گەڵامێ بەڵێ تەجروبەیەکی زۆر باش بوو زۆر دەرسمان لێوە وەرگرت زۆر شتی لێوە فێر بووین باشەیەمەوە سەر ئەم خاڵە بۆ منە باسیەوەمان کرد لە پارێزگاکان بۆ منە یاپراخ لە هەولەر پێوە چێت دۆڵمە و لەوانە بە ستایلێکی دیکەش دروست بکرێت لەوێ تا چەندە هەوڵتان ناوە بۆ نمونە بەپێی پارێزگاکانیان ئەم تەجروبەی خۆتان بگوازنەوە بە پارێزگاکانی دیکە و بەشداری فستیڤالەکان بکەن لەوێ بۆی لەوێش تەجروبە وەربگرن بەڵێ وەڵایی مناڵمانەیە بەزەم نیەتی هەر شتێکمان مناڵمانێمە چوار پرزین ناتوانین لە دەرەوانێ بەس لە ناو شاری سلێمانی هەچ فیستیڤاڵێ بکرێت بەشداری ئەبین باشە دایک مناڵتانێ ئەم کارەشەکەن بەڵێ من کوڕێکم هەیە زۆر سپاسگیانەکەم ئەم کاتم بۆ کوڕەکەشم داناوە هەم بۆ ئیشەکەشم زۆر باشە باسی ئەوە بکەین بۆ منە چۆن خانمان کاتەکانی خۆیان دابش بکەن ئێوە چۆن کاتەکانتان دابش کردو بۆ منە ڕۆماتۆ دوو مناڵەت هەیە چۆن هەوڵە داوە هەم ئیشەکە بکەیت ئەمیشی ماڵەوە بکەیت بۆ نمونە ینی شان پێشەوەی ڕۆماتۆ دەتەنگ بەرزکەرەوە پێشەوەی بخۆم پلانەکانی ڕۆژەکەم هەمووی داانێم بەیانیان زووەڵەستم ماڵ و مناڵەکەم تەرتیب بەکەم و اینجا بەپێی خواستی کەسەکان ئەچین بۆ ئیشەکەمان و ئیشەکانەکەین زۆر باشە هەموو ڕۆژێک ئیش ناکەین بۆ نمونە خەڵک داوای شتەکات کۆیەکەینەوانێ بەڵێ هەموو ڕۆژێک ئیش ناکەین کۆیکەین و جاری وار لە هەفتەکە 3 ڕۆژ ئیشەکەین بەڵێ
زۆر باشە دەستان خۆش بێن نمونەتان زۆر بێت زۆر خۆشحاڵم بە تایبەتی کاتێک خانمانە بینم لە پێشەنگاکانیش بۆ ئێمە هوزەن یعنی کاتێکیان بین ئێوە بە تایبەتی کێوم بینی بۆ جلە جوانە کوردیەوە دیارەکە ئەمەش پێشەنگاکانەکرێ بکرینە چەندین هەدەف بە تایبەتی بۆ کارەکانمان و هەروە بۆ پیشاندانی ڕسەنایەتی کورد ئێوەم بینی ڕێگەوەم بیرکەوتەوە کە ئاکرێ لەناو پێشەنگاکانە چەندین ئامانجی جیاوازی تێدا بەدی بێت دووبارە بە خێر بێن لەگەڵەوەی سێ هەفتە یعنی کارەکەن بەڵام جێ و دەستان دیارە بە تایبەتی بە ئەوەی کاڵتان بژاردووە خواردنی کوردەواری دروستکەن ئەوە زۆر زۆر گرنگە بە هیوای بەردەوامی بۆیەوە ئەمە دوای خواردنەکانتانە خۆین و تاقیشیەکەینەوە تایبەتی بۆم کەشە ساردە سۆبان منەگەڕێمەوە بۆ لای ئێوە ئەمەش نمونەیەک بوون لەو خانمانی بە تایبەتی لە شاری سلێمانی کاری دەستیەکەن لە هەمان کاتا توانیویانە بەپێی ئەو ئەزمونەی خۆیان هەیەە لە ماوەیەکی کەمدا جێدەستی خۆیان دیاری بکەن زۆر سپاس دەکەین دالیا هەم بۆ تۆ هەم سپاسی میوانەکان دەکەین دەست خۆش بۆ ئەوەی کە لە هەموو ڕوویەکەوە گەنجانی ئێستا هەوڵی ئەوە ئەدەن کە کولتوری کوردەواری چ لە ڕووی هوەریەوە چ لە ڕووی زانستیەوە چ لە ڕووی هەر بابەتێکی دیکەەوە بێت ئێستاش لە ڕووی خواردنەوە لە ڕووی جلوبەرگەوە هەر هەمویانەوێت ڕای بگرن ئەوەی کە زۆر گرنگیشە لایەنێکی دیکە لایانی خۆبژێویە پشت بە خۆبەستن خاڵێکی دیکەی گرنگە کە خانمان گەنجان پشت بە خۆیان دەبەستن جابا باسی کەشوهەوا بکەین بزانین کەشوهەوا ئەمڕۆ لە کوردستانی گەورە چۆنە تەمومژێکی زۆر هەیە بزانین ئەم تەمومژە کاریگەری لەسەر دابەزینی پلەکانی گەرما کردووە بەڵێ ئێستاش دەچی لەسەر ئەو بڕگە ئەدەبیەی کە ڕۆژانە هەمانە و پێشکەشتانیەکەین کە بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانیە کە لەلایەن جان دۆست نووسەر و لە کۆڵەری ئەدەبی ڕۆژانە پێشکەشتانەکرێت دەسەش بینەریەبی تەماشەوانên hêja dem baş carekê em bihevre em ê divê xelekê de jî wan fikrên Ehmedê Xanî berdewam bikin her wekû hûn dizanin yanî ev çend rojin em wan dubare dikin yan em wan şirove û rave dikin xeleka çûyî me vê beytê xelas kir vê malikê me digot ev Rûm û Ecem bi wan hesarin kurman cî hemî li çar kenarin bo
هردو طرفا قبيلة كرمانج بوتيري قضا كرينا آمانج يعني أو دجمني هفن للشر هفدو دكن بكردان جويدا ميدا حتى نها روش نهات ياغو هرتن مخابن روش نهات ياغو هرتن اف روش وكو ستاتويك وكو قدرك يعني دل سردما عثمانيان ده وصفويان ده وصابوا بلكي بري وانجي هر حال وصابوا ممكن سلجوقيان ومغوليان وان دجي كرد بويرنجي دهاتن بكار آنين بشتي وي قاجاران جي وساكر بشتي وي دولة نهاجي بويرنجينا كردان جخورة بكار دينن مخابن وصدجار مخابن كردان جخورة بكار دينن وام دبينن چه كارسات چه دبن لدو في مسألة كو دولتك جدر و هيزك كردي بكار دينن لدجي هريمك لدجي جهك لدجي هيزك كردي دن نهاتيا گوهرتن اف چما نهاتيا گوهرتن اتخوازم في تشتي ببيجم مناقشه نابه افتشت داناك و ناوا ملت دوی اف يعني ناوند استراتيجيك چه ببن في پرسي بحث بكن كرد چما دكاره ببا آلا وقت دستي دجمني خوده اما گلک گرینگه هشمندیا کردی دوی في قناخي درباس بك دوی كرد بگهن انجامك كو دكارن لدجي هفبن لتجاري نابن دستي دجمن دكارن بهفر شر بكن لدستي خو ناخن دستي دجمن دبن چه شرطي دبا دبن چه مرجي دبا دوی وصابه اف جي وقت ما قلت يعني پرورده دوی ناوندن ليكولينان دوين هشين مزني كو في بحث بكن اف ببا مجار نتني تشتين سفك اكران تلفزيون دا يان امبيجن لجواتان بينا قوتن دوي اف فكرين احمدي خاني جمارة ببن بنجهك وام وان تم ببيشن بلي ام بيدا بيشن اف قل زمي روم اف قل زمي روم وبحر تاجيك نا بريوي قويا كل سر حدان كليدن هر طايفة سدكن سديدن أفقل زمي روم وبحر تاجيك هندي كوبكن خروج وتحريك كرمانج دبن بخون ملطاخ وان جيك فدكن مثال برزاخ جوا ميري وهمة وسخاوات ميريني وغيرة وجلادات أو ختم جبو قبيل أكراد وان دايا بشير همتي داد بنيرة أحمدي خاني دفردة كد بيجا هردو طرفا قبيلة كرماج بوتيري مجور قد قويا كل سر حدان كليدن كرد كليدن لسر سينوران كليتا دستي عثماني عندنا كليتا دستي صفوي عندنا هر طائفة سدكن سديدن بونا سد صفويان كردن سنو كردن ساقزه و بانا و مهاباد و نظام كدري آنين السر سينور دانينا عشيري وان خانن وان كرنا هوالين خوا او كرينا و آنين لپيشبر عثمانيان دانينا لپيشبر كي دانينا عثمانيان جي عشيرين كردان جهكاري جديار بكري جواني جبازيدي آنين كرنا بندك كرنا سدك لپيشيا صفويان دانينا لور كرد و لور كرد شخوات بيجن ده شر چال ديراني ده گلک میرکی کرده هاتن کشتن گلک او سالك گلکی میره جزیره هاتا کشتن میره نزانم حکاریه بو کوبو خوشک نای بیرامن للشرف خان وگرن شرف نامه وگرن هونه ببینن چه قاس میرکی کردان ده شر چالدیرانی دا کل دیجی عثمانیان بو ال دیجی صفویان بو هاتا کشتن 1514 وکم دزانن شاه اسماعیل صفوی و شاه سلطان سلیم والآلیه صفویان جی خانات كردابون او جهاتن كشتن دشرده لهمبر عثمانيان لوان هفدو كشت دراستيه دا كردان كرد كشتن جبو خاطره في دولتي و دولتي هر طائفة سدكن سديدن قويا وكو كل سر حدان كليدن أفقل زمي روم وبحر تاجيك قلزم الروم قلزم دريا صورة جينا تقولن بحر القلزم زماني بريدة يعني ده من بريدة نابي بحر القلزم بو أفقل زمي الروم يعني أف بحر الرومي عثماني وبحر تاجيك بحر تاجيك جي فارسن صفوينا هندي كبكن خروج وتحريك هندي كشر بكن بتشن وبين شدبه النتيجة شري وانده شو مسألة شدبه كرماج دبن بخون ملطخ
کورماش د ناف خوینێ دەدمینن کورد د ناف خوینێ دەدمینن ji ber ku Kurdistan welatê Kurdan dibe qada şerê van her du dewletan Safawî naçin li İstanbolê şer nakin Osmanî nayên narin Tehranê narin pir digihên heta Tebrîzê tên lê ê ku xesarê dibîne ê ku ziyanê dibîne Kurdin di wê ortê de ew di nav xwînê de dimînin dibin bi xûn mulettex li keyê xwînê li wan dikevin wan jêk vedikin misalê berzex ji ber ku Kurd ketine navbera vê dewletê wê dewletê welatê wan bûye qada şer ew jî wek me got xwendineke gelek jîr e Ehmedê Xanî vê xwendina bizanîn bizanist bi mecrifet li civaka Kurdî dinêre li tarîxa Kurdî dinêre we dixwazim vê jî bibêjim madam berî ku demê me biqede Ehmedê Xanî di zemanê wî de şer nebûn di navbera Osmanî û Safawiyan de lê behs dike tu dibê qey di nava şer de ye wî tarîxa şer bihîstiye wî dîrok xwendiye mêjûya Kurdan mêjûya şerê di navbera Osmanî û Safawiyan de a di şerefnameyê de ku ez dibêjim Ehmedê Xanî 100% şerefname xwendiye wî behsa wan dikir xwespartiya wan agahiyan û behsa şerê di navbera Osmaniyan û Safawiyan de û ziyana wan li Kurdistanê kiriye mixabin careke din dema me kêm bû em gihan dawiya bernameyê heta xelekeke din bimînin di xêr û xweşiyê de û li gel Xanî bin em ê jî li gel we bin her hebin ئێمە بەردەوامین لە بەیانی 24 باس لە بابەتێکی دیکە دەکەین کە هەر کارێک بە خۆشەویستی و با عشقێکی زۆرەوە کە دەیکەی دەتوانی داهێنان لەو کارەدا بکەیت وەکەوەی کە سۆڤان سەرەتا باسمان کرد لە خواردن دروستکردن هەتا کاتێک بە خۆشەویستێکی زۆرەوە خەریکی خواردن ئامادەکردن دەبی چێژی ئەم خواردنە جیاوازتر دەبی ئەوەی کە تەوەری ئەم ڕۆژمان لە سلێمانی هەر لەسەر ئەم بابەتە بوو لە دیاربەکرد بەرتاشێک هەیە 40 ساڵە دەست و پەنجەکانی لەگەڵ بەرد نەرم دەکات کاری هوەری سەرنجڕاکێشیان لێ دەتاشێت و دروست دەکات ئەو تەواوی شوێنەوارە مێژوویەکانی ناوچەی سوور لە بەرد داتاشیوە و لە دوکانەکەی پیشانی سەردانکەرانی ئەدات کە وەرن و ببینن بزانن من چی دروست دەکەم بەو بەردە سەختە بزانن چه هوەرێکم هەیە ئەو چەند قەڵاو شوێنەواری مێژوویی شارەکەی بە بەرزایی مترێک دروست کردووە ئیتر ئەمە واکات کە سەرنجی گەشتیار ڕابکێشە بۆ لای خۆت و هەنجە شوێن هەیە کە شوێنێکی زۆر تایبەتە مێژوویە بەڵام نەڕۆشت بووی لە دروستکردنی و پێکەرانە توانی لە نزیکەوە بیبینی Hosteyê Kevirbir Fesih Gündoğar 40 salên ku bi çêkirina sembolên Diyarbekirê balê dikişîne ser pîşeya xwe. Hosteyê ku 21 sal û 21 roj li ser vê sembola navçeya Sûriya Diyarbekirê xebitiye, di serî de tax bi tax kifşa kuçe û kolanan kiriye. Piştre li gorî nexşeyê di nav Sûran de 4021 xanî û 44 mizgeft, medrese, dêr û mescidên dîrokî bicihkirine. Hoste Fesih Gündoğar li ser vê xebata ku 8 salin ji aliyê şaredariya bajarê mezin a Diyarbekirê ve tê pêşandan van agahiyan dide. Heştê çaran da vida ez maket çetkim. Asıl mesleğim otomotor. Sanet şolê. Şeklê 8 sal berê mesela bina çebiye bere bina şekli çibim gori çekir. Mesela bir çekin matematik lazım he. El becerisi lazım, el gücü lazım. Teknik lazım civara. Fesih Gündoğar piştî eleqeya zêde ya welatiyan û geştiyarên ku serdana bajêr dikin niha jî dest bi çêkirina birc û sûrên Diyarbekirê kiriye ku bi meznahiya xwe 10 qat ji sembola Sûrê ya tê pêşandan mezintir e. Başemişî hatta mazın ve bazalt kevrê bazalt. Ölçek aydın bir 25 zarf şükür. Eviyase ölçek 25. Her metre ki çevrimiçi 4 santimetre. Ji bilî van xebatan heftê cure sembolên Diyarbekirê jî dîsa bi hunera destê Hoste Fesih derdikevin holê da ku ji bo geştiyaran bibin bîranînên Diyarbekirê. Geştiyar jî vê xebatê hêja dinirxînin û dixwazin ku ev huner bibe qadeke pîşeyî û li her bajarî belav bibe. Hem yerlisi hem turist olarak hem wekî niştecihekî Diyarbekirê hem jî wekî geştiyarek ku 25 salin ez li Fransayê dijîm
ام هاتن باجار خو جبو ام بیرانین خو گش بکن ام لناف سوره دگرن هلبت خباتا فسیح بک گلک بالدکشینه اف کده و کده که به هم پایه اف خبات وکی دیاربکریه کی رومتا مایه لورا ام لغریبیه لسر وان خباتان گلک دا آخفن و به کیف خوش دبن فسیح گندوار پشتی که خبات خو بداوی بکه ده دست بچیکرنا بر همین دن این نافچه سوره بکه هسته که بحث کردن وی کاری دمشینه دخوازه که جنفش نور جی ببه میناک و اف پیشه بردوام بکه گلر آدار کردستان 24 دیاربکر ئێمەی مرۆڤ لەگەڵ سروشت دووانەی لێکدانە بڕاوی ئەوەی کە هەشمانە لە سروشتەوە وەری ئەگرین تەنانەت ئەو دیزاینێک کە بە خیاڵمانە دێت لە ڕنگ لە شێوازی دانانی شتەکان لەگەڵ ئاوێتە بوون لەگەڵ شتەکان هەموومانەمە توانین بڵین لە سروشتەوە وەرمان گرتووە جا سروشت زۆر بە سوود و کاریگەری باش بووە بۆ مرۆڤ هەر لە کۆنەوە مرۆڤ توانیوێتی دەستڕەنگینی لە ناو سروشت بنەخشێنێت و کاری دیکەش بکات جا پیشەی خەمگەری یەکێکە لەو دەستڕەنجینەی مرۆڤ کە ڕەنگی سروشتی بۆ سەرجل و بەرگ و ڕستن و چنین گواستوێتەوە لەوانی باکووری کوردستان تا ئێستا خەڵکانێک ماون خەریکی ئەم پیشەیەن دەڵێن ڕنگڕێژی خەمگەرەکان زۆر باشترە لەو ڕنگڕێژەی کە ئێستا دەکرێت خەڵکی گوند و ناوچە دوورە دەستەکان لە سروشتدا نەبراون سروشتیش کاریگەری باشی بەسەریانەوە هەیە و ژیانیان بۆ ئاسان دەکات ئێرەوانی باکووری کوردستانە ئافرەتانی خمگەر ڕقی چەند ڕووەکێکی دیاریکراو دەکوڵێنن بۆ ئەوەی ڕەنگە سروشتیەکەی جیا بکەنەوە و دوجاریش ڕیسەکانیان پێڕەنگ بکەن بە شێوەیەکی دیکە خەریکی پیشەی خمچێتین نەشە ئێڤلیاوڵو بەڕێوەبەری پەیمانگەی وان بۆ پەرەپێدان دەڵێت نەریتەکە پێشتر باوە و ڕنگڕێژی خمگەرەکان زۆر باشترە لە ڕنگڕێژی سەردەمی ئێستا ڕیسەکان لە خوری بەرخەکان بەدەست دەهێنرێن دواتر لە ڕێگای ڕنگڕێژی ڕەگی ڕووەکەکانەوە ڕەنگی پێدەدرێت دوای وشک بوونەوەی ئافرەتان هەڵدەستن بە ڕستن و چنینی مافور و فەرش لە ڕووەکی گیاڕەنگ ڕەنگی سەوز لە ڕووەکی ڕووناس ڕەنگی سوور ڕەنگی ڕەش و قاوەیش لە توێکڵی گوێز و ڕەنگی زەردیش لە پەلکی پیاس بەدەست دێنن ئەوەی گرنگە ڕەنگەکان سەرەڕای چەندین جار شوشتن کاڵ نابنەوە تێلێن دهێریێدا دهێلن هەتاگ و ئەم ڕەنگی خۆستی بەدەست بخن پشترە هەمێوان دێکارگەهاندا بەکاربینن هەوڵ ددن گۆڕەنگکردنا هەریە و ڕستن و چنینێ بپارێزن هەموو هەوڵەکان بۆ پاراستنی نەریت و پیشە کۆنەکانی وانە نایەنەوێت دەستبەرداری شتەگەلێک بن کە پێشتر باوک و باپیرانیان پێی خەریک بوون بەم شێوەیە هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 هیوادارین کامڕگە و بابەتەکانی بەدڵی ئێوە ببێت بە هیوام ڕۆژێکی باش و خۆشتان هەبێت کاتە